کاک سەربەر چیت کردەوە لەگەڵ ئەو دکتۆرەی برادر؟ قسە لەگەڵ کرد هەموو راپۆرتەکان هەموو فەحسەکانت بۆ نارد گوت یەک دکتۆر هەیە لە ئەمریکا کە دەتوانێت چارەسەری کچەکەت بکات بەڵام قوربان بەڕاستی تەکلیفەکەی زۆرە. چەندە؟ 20 دەفتەرە. پەیدای دەکەم. چۆن؟ ئەلی قومارخانەکەمان دانەخسترا؟ ئەوەش برادەرەکان مامزانی خیانەتیانی کردی. ڕاستە. بەڵام شوێنشکە دەکەینەوە شوقەکە. شوقەکە ئامادەیە. زۆر باشە. بەڵام پێویستمان بە برادەرەکان یارمەتمان بدەن، ئەوانەی دەوڵەمەندەکان. کوچێ؟ ئەوانەی کە دایان ناسی بیانی ناویشەکەی ئەم بە هەر جۆرێک بیدەبی ئەوی 20 دەفتەرێک بە یاکەم لە پێناوی کچەکان. بێخەم بە قوربان ئەوانی متمانە پێنە ئەوان دەینێ بێخەم بە سوپاس دەکەم. خزمەتدار چای پێویست بە زریان خۆشت بڕۆم بڕ سپاس. یاخۆ بە خێروی کاکسن سپاس دەکەم کاکەریمە تو کوی برایەکەم ئەتو لێمان بێ بەردی بنگۆمێ نە بە ڕۆژ دیاری نە بە شەو ئەتو ئێستا لە چێ؟ بە قورعان زۆر مەشغولم. ئەوها ئەتو پێم برێ ئیش عقارەت کۆستا چ ئیشمایە بڕواتەبی ئۆلۆبیەک ماجی دەچیتر لەسەر ئەو مێزێ عەق دەکسێ نە منووسە کاکە نەکەس دەکڕی نەکەس دەفرۆشی ئەو بازارە سەفرا بە قورعان ئەمش ئیشی مەعرەزانم دەکرد وازم لە هینە ئەو سەرهێشتم لە کۆرە خۆ کردەوە و ئەوی ناوی کاسی بێتە لاقمدا. ئێستا تو خەریکی چی؟ کاک شەعڵەی دەناسی؟ شەعلا هادەی ناسم. ئەمە لەگەڵەوەی ئیش دەکەم. دەوە برێ یعنی ئێستا ئەگۆ پێکەوە قوماری دەکەن ها شەوانە؟ زۆرشتی مرتاحم. مرتاحی؟ بەڵێ وەڵڵاهی. وەڵڵاهی کاکە ئەوەی هەموو بزانبەیە قوماری دەکەی هیچ مرتاح نییە. والله ئەمن بە واستیوی بوومە ساحب هەموو شتێک. وەرە قسەی باش بکە. وەرە وەڵڵاه. ئەوەی ئەمن بیناسە قوماری و کە هەری فلاسی کردی هاتە سەر سازی عەلی ئەوە یەک ببینم بری ئەمن پێ دەوڵەمەند بوویمە. کاکەریم ئەوە نەزانەکانە. شەو هەیە دەفتەرش دەبێەوە دوو دەفتەر دە دەفتەر. بەڕاستە؟ والله زا بەزاش ئینسان دەدۆڕێنی. کاکەریم ئەوە قومارە. بەڵێ. ئەوزە ئەمن ڕوخسەت دەخوازم. دەڕۆم. وەرە دەدانیشە کورە دەدانیشە چێوە دەچی دەدانیشە سەلامەت بی. قورئان ئیشم گەلە زۆرە. ئەتوو ئێستا پێم برێ ئەوگۆ شەوانە لە چێدا دەنیشن؟ قورئان کاکەریم بە خۆمان ئەمە قومارخانەمان هەبوو. بەڵام برادەرەکانی کاک شەعلەی خیانەتان لێ کرد حکومەتیش پێزانی بەجێمان هێشت. ئێستا زێش تایبەتمان هەیە شوقەکەمان هەیە قبول ناکەن هەموو کەسێک بێتن بەس لە بۆ تو سەری خۆ دادنین. سپاس دەکەم. یعنی ئەگەر بێم ئەمن نادۆڕێنم؟ کاکەریم ئەوە قومارە. ئێزانی دۆڕاندن لە کنەمان زەحمەتە بەس ئەوە قومارە. ئەخە من حەز دەکەم هەبوو بۆنەوە. ڕێوەرە تەجروبەچی بکە. باش باشە؟ من حەز دەکەم ئەو شەو بێم سەردانێکتان بکەم باشە؟ وای بەسەر چاو. بەس ئەمن زیەکەی پێ نازانم ئەتوو شەیە بەکلام داوەرەوە نیە ماڵی هەرگرە پێکەوە دەڕۆین. ئەمن دێم. باشە؟ ساعت چەند دێم باشە؟ لۆ دەی وەرە. دەدەک لە تومە. زۆر باش. سەر هەردوو چاوت ماز دەکەم. یاخۆ بەخێر بێ. بڕۆ خوار لەگەڵ. خوار لەگەڵ. بەڵێ. بەڵێ بەڵێ دەتناسمەوە. نا کاکە نا مەجالم نییە مەجالم نییە شەوە چی دی شەوە چی دی. بەڵێ بەڵێ دەزانم مەوعیدمان هەبوو دەزانم ئاگدارم بەس ئەمن ئەو شەو زۆر زۆر مەشغوڵم باشە وەحافیزبی. کورە بابە وەڵڵاهی خوا نادیدی ئەگەر ئەمن هەموو شوێ دەفتەرێک دوو دەفتەری لەسەر مێزی بەمەوە ئیشە خوارەت چێ دەکەم هەقارەت. با بڕۆم خۆمی حەزر کەم. چۆن لایەت بکەم ئەو خۆشەویستەی دنیا و ژینم بوو دنیا دیدەنی دوو چاوی گەشی. ئای خوایە دنیا کوڕی من
بابا هێشتا لە دیار تەلەڤیزۆنی دانیشتی؟ خۆشە خۆشە خراپە ئەوەندە لە دیار تەلەڤیزۆنی چاوت خراپە. خۆشە 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 چ لۆ کەم واز لە تەلەڤیزۆنەکەی دەینی؟ تەلەڤیزۆنێکی گەورەتێ ئاویش لۆ دەین واز ئێستا شتێکی خۆشتم لۆ هینایە ئەگە پێت برێم واز لە تەماشەکردنی تەلەڤیزۆنی دەینی؟ کەباب کەباب لۆ دەین ئەوە لە مطبەخەیە کار داکەت نارین ئۆ نارین خۆش بافەت وەرە ڕەک عەقیلەو کەڕەیە بوو لە دیارە تەلەڤیزۆنی دانەنیش خراپە خۆشیەتی تەلەڤیزۆن نەبێ ئەگری هاوارەکە نان ناخوات لە باشە بۆ کەباب ببینە تۆ زۆر حەزیە بیدێ باشە دلێ پڕێتەوە ئەمە دەڕۆم باشە داکە چی گۆ بەجێکە ئەوە لە ماچەکەی خێر تو بوو پیۆڕی پێم وابێ ئەو شۆڕەک تاقی دەبم باشە دڵ لە دڵیمەدا باش ئەی چی کرد بۆ ماڵی خوشکەکان بۆ خانەکە ئەس لە ویشانە دینە هەر کاتەشی دەرفەتەکە و مەزارێکمە بلۆتەوە بکە هەر لە غەمیواندا لە ڕەغەمی کوڕەکەت بە یاڵە خوا حافیز بابێک ژینەوە چێتە بابە کوڕێم دە باشە تۆ لێرە بەم نەچین بۆ کە بابەکە لە هەستە كباب